1620 کەس سەردانی نەخۆشخانەیان کردووە، 313 کەس داخل کراوە بە نەخۆشی جۆراوجۆر. کۆی گشتی برینداری جۆراوجۆر و بچووک 31 حاڵەتمان هەبووە، سوتاوی 8 حاڵەتی سوتاویمان هەبووە، 6 حاڵەتی مردنمان هەبووە کە 4یان ڕووداوی هاتوچۆ بووە، 1 دانە بە هۆکاری فیشک بووە، 1 دانش بە هۆکاری نەخۆشی مردووە. 225 ئەشعە تیشک بۆ نەخۆش گیراوە، 595 شیکاری خوێن کراوە، 13 سۆنەر بۆ نەخۆشی کتوپڕ ئەنجام درراوە، 15 نەشتەرگەری ئەنجام درراوە، 1155 نەخۆشی سات بنراوە لە بەشی پێشوازی. واتە گۆی گشتی سەردانیەکان لەم 4 ڕۆژەی ڕابردوودا لە جەژندا 3161 کەس سەردانیان کردوین بەبەسی چارەسەری پێویست و نەخۆشببینی. داخەوە بەڵێ لە ئەم جەژنی قوربان ڕووداوەکان زیاتر بوون، نەخۆشیەکان زیاتر بوون لە چاو جەژنی ڕابردوودا کە ئەم ساڵ بەراورد بە جەژنی ڕابردوو ڕووداوی هاتوچۆ زیاتر بووە. دیارە ئێمە ڕووداوێکمان بەداخەوە کە بەڕێزچانمان ڕێگەیان ڕووداوێک ڕوویدا 14 سەرنشین تێدا بوو، 11یان بریندار بوو، 3 کەسیش وەفاتی کردبوو. دیارە بۆیە ئاماری ڕووداوەکان زیادی کردووە.